ئەم قۆناغی سەرکەوتنە پیرۆزەکەم لە تەواوی ئازادی خوازان، پیرۆزەکەم لە ماڵباتی شەیدان، پیرۆزەکەم لە تەواوی مانگرتووان لە زیندانەکانی باکوور، پیرۆزیەکەم لە هەواڵان لەیلا گۆڤن و ناسر یاغز و هەواڵانی مانگرتووی تر. لە ئێستادا ئێمە قۆناغێکمان بڕیوە، سەرکەوتنمان بەدەستهێنا و دوای 8 ساڵ پارێزەرانی سەرۆگاپۆ توانیان چاویان بە سەرۆگاپۆ بکەوێت و پەیامگەلێکی نردووە لێرەیە. ئێمە ئەمەوە ناگەین دێمە مانگرتن بشکێنین، تا ئێستا بەردەوام بووین تاوەکو بە تەواوەتی شتێکمان ڕوو نەبێتەوە ئێمە مانگرتن ناشکێن و لە هەڵوێستی خۆمان بەردەوامەبی تا شکاندنی ئەو گۆشەگیرە بە تەواوەتی و تا سەرکەوتن تەوابوونی قۆناغەکانی تری سەرکەوتن. یەکەم جار کە هەواڵەکەت بیست کاردانەوە چی بوو؟ لە ڕاستیە بە بیستنیەوە هەواڵە من گریانم هات، چونکە گرنگە ڕەنج و خۆشبەرهەمی بەڵێ لە خۆشیە من دەستم کرد بە گریان. گرنگە مرۆڤ ڕەنج و ئەنجامی ڕەنج و کار و خەباتی خۆی بەدەست بێنێ و بەرهەمەکەی بچێنێتەوە. بۆیە منیش زۆر تامەزرۆی ئەو دیدارە بووم، وەک هەموو ئازادی خوازان لە باشوور لە باکوور لە ڕۆژهەڵات، ئەوانەی کە وڵات پارێزن و ئەوانەی کە هاوڵێستن و ئەوانەی کە خەمی وڵاتیانە هەمیشە و سەرکردەکان لەلای ئەوانە پیرۆزە. منیش وەکو ئەوانە بەڕاستی دەستم کرد بە گریان، چونکە زانیم کە خەباتی ئێمە سەری گرتووە، قۆناغێکی گەورەمان بڕیوە بەرەو پێشەوە تا تەواوکردنی قۆناغەکانی تر ئێمە بەردەوام بێت.